بەناوی تۆڕی هاوپەیمانی ڕێکخراوە کوردستانەکان لە پێناو دادگای تاوانی نێودەوڵەتی هەروەها کۆمەڵی ڕێکخراوی تکە ڕێکخراوی چیرۆکانی ئەنفال و ڕێکخراوی کوردستانی بێجینۆساید و تۆڕی ئایNC و تۆڕی ئایکان ڕێکخراوی قەدەغەکردنی چەکی کۆکوژ لە کوردستان و ڕێکخراوی جیهانی بێچەک کیمیایی و بایۆلۆجی ئێمە وەکو تۆڕی ڕێکخراوەکان دوو بەیاننامان هەیە. بەیاننامە یەکەم لەلایەن دیمەنخانەوە ئێستا پێشکەشتانی دەکرێت بافرمێن. 33 ساڵ لەمە و بە ڕژێمی بەعسی فاشش یەکێک لە گەورەترین تاوانەکانی مێژووی بەرامبەر بە خەڵکی شاری هەڵەبجە ئەنجامدا بە چەکی کیمیایی شاری هەڵەبجەی کیمیاباران کرد. ئێمە لەم یادە غەمناکەدا لەم یادەوەریە تاڵەدا بۆ پشتیوانی لە قوربانیانی چەکی کیمیایی کۆمەڵێک داواکاری دەخەینە بەردەم ڕای گشتی حکومەت. یەک پێویستە قوربانیانی چەکی کیمیایی بەشی یەکەمی ئەو کەسانە بن حکومەت بۆ پاراستنیان لە نەخۆشی کۆرۆنا بەهانایەنەوە بچێ و لە هەموو بارەکاندا. دوو پێویستە حکومەتی عێراق بە فەرمی داوای لێبوردن لە قوربانیانی چەکی کیمیایی بکات بە تایبەتی قوربانیانی جینۆساید بەگشتی بکات. سێ پێویستە قەرەبووی زیان لێکەوتوانی چەکی کیمیایی بکرێتەوە. چوار پێویستە پشتیوانەیە دارایەکان لە قوربانیان زیاد بکرێت و لیستی موچەکانیان ئاشکرا بکرێت. پێنج پشتیوانی لە هەموو هەوڵێک دەکەین بۆ دادگاییکردنی ئەو کەس و کۆمپانیانەی چەکی کیمیایان بە ڕژێمی پێشوو فرۆشتووە. شەش پێویستە هەنگاوی بەپەلە بنرێت بۆ دادگاییکردنی هەموو ئەوانەی بەشدار بوونە لە کیمیابارانکردنی هاوڵاتیانی سیڤێل و کوردستان بە تایبەتی لە تۆمەتبارانی جینۆساید خەڵکی کوردستان بەگشتی. لە کۆتاییدا سەری ڕێز و نەوازش لەم یادە تاڵە بە قوربانیانی شاری هەڵەبجە دادەنوێنین. بەڕێزانە ساش بەیاننامەی تۆڕی هاوپەیمانی ڕێکخراوە کوردستانەکانە پێناو دادگایی تاوانی نێودەوڵەتی لەلایەن کاکشۆرشەوە پێشکەشەکرێ بافەرمێن. بۆ دووبارە نەبوونەوەی تاوانی هەڵەبجە داواکارین عێراق ببێتە ئەندامی دادگای تاوانی نێودەوڵەتی. 33 ساڵ لەمە و پێش ڕژێمی بەعز شاری هەڵەبجە و دەوروبەری بە گازی کیمیاوی کیمیاباران کرد. لە ئەنجامی ئەم تاوانە زیاتر لە 5,000 هاوڵاتی سڤیلی ئەم شارە بوونە قوربانی و ڕۆژ لە دوای ڕۆژی ژمارەکە لە هەڵکشانە بەهۆی مردنی بەردەوامی بریندارەکانەوە. ئێمە لە یادەوەری 33 ساڵەی تاوانی کیمیابارانکردنی شاری هەڵەبجەدا لە پێناو دووبارە نەبوونەوەی تاوانی لەم چەشنە لە وڵاتەکەمان و دڵنەوایی نەوەکان بەوەی دووبارە نەبێتەوە کە مەخابن لە دوو زوو ناوچەکانی دی جارێکی دیکە ڕوویاندایەوە داواکارین عێراق ببێتە ئەندامی دادگای تاوانی نێودەوڵەتی. ئەگەر ئەم داواکاری ئێمە کە 16 ساڵە دووبارەی دەکەینەوە جێبەجێ بکرابایە ئێسا کەیسی تاوانەکانی سنجار و دووز و شار و شارۆچکەکانی دیکە بە سانایی دەگەیشتە دادگای تاوانی نێودەوڵەتی و تاوانەکە بە جینۆساید دەناسێنرا یاخود هەر ڕوویان نەدەدا تاوانکاریش لە سزا ڕزگاریان نابوو. بۆیە لەم یادەوەریەدا داواکارین بە زووترین کات عێراق پەیماننامەی و ڕۆما واژۆ بکات و پەیوەست بێت بە دادگای تاوانی نێودەوڵەتیەوە. دۆسیەی بە ئەندامبوونی عێراق لە دادگای تاوانی نێودەوڵەتی ببێتە یەکێک لە خاڵەکانی گفتوگۆی لایەنە کوردستانیەکان لەگەڵ بەغدا و هەر لایەنێکی دیکەدا. عێراق بە فەرمی داوای لێبوردن لە گەلی کورد بکا و سەرۆک کۆمار لە بری وڵاتی بکەری تاوان ئەم ئەرکە بگرێتە ئەستۆ. نابێت تاوانبارانی تاوانە مەزنەکان لە سزا ڕزگاریان بێت و پێویستە قوربانیان قەرەبوو بکرێنەوە. پێویستە عێراق قەرەبووی جینۆساید و داگیرکاری کوردستان بکاتەوە. Başka bu bezdiğine dansı bu olmuş.